بەڵێ فەرموو ژووری پێم نێرانە بەڵێ ئینشاڵڵا ئێمە بە دوواداچوونی بۆکەین. هەر دەقەنا دەقیقەیەک زەنگی تەلەفۆنی ژووری پەیامنێران لێ دەدات. دەبینین هاوڵاتیانن داوا دەکەن کەناڵی ئاسمانی گەلی کوردستان بە دوواداچوون بۆ کێشەکانیان بکات کە بەگشتی کێشەکانی هاوڵاتیان لە ئێستادا پەیامنێرانی گەلی کوردستان بە دوواداچوونیان بۆ دەکات نەبوونی ئاو و گرانبوونی نرخی خواردەمەنی و بەرزبوونەوەی لە ناکاوی نرخی بنزین و سوتەمەنی و پرۆژە خزمەتگوزاریەکانی گەڕەکە نوێیەکان و گوندەکانی سنووری شاری سلێمانی و تەواوی کوردستانن. ئیشی ئەمڕۆمان بە دوواداچوونە بۆ کێشەی کەم ئاوی کە بەگەشتنی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان ژنان و هاوڵاتیانی گەڕەکی ڕۆژهەڵات لە شاری سلێمانی پەیتا ڕوویان کردا تیمەکەی کەناڵی گەلی کوردستان بە مەبەستی گەیاندنی دەنگیان با لێپرسراوانی بواری ئاو کە لەم وەرزەدا زۆرترین کێشەی بۆ هاوڵاتیان دروست کردووە. کاکە زۆر بێ ئاوین ئاومان نییە ئەستا چون دوێنێ تەنکەرمان هێناوە بێ زنایبی خۆیتەوە هەچی مناڵمانە نەخۆشە ئێمە حەو سەر خێزانە من خۆم بڵێن دوو ماڵین ئێستا بڕۆ تەڕایی لە ماڵمانە نییە. داوا ئەەکەین لێتان کەوا ئەو بەرپرسانەی کەوا خەریکی ئاون و ئاویان بەدەستە ئاوەکەمان بۆ هەڵکەن ئاومان نییە کێشەی ئەومان هەیە مزگەوتەکانمان بە پارە ئاو ئەکڕن گەڕەکەکان ئەچن بەدەبە لە مزگەوتەکان و ئاو ئەهێنن بۆ چای لێنان و خواردەمەنی و بیخۆنەوە. ئەوە تقریبان ئێمە دوو مانگە ڕێک ئاومان نییە لەم دوو مانگە ئێمە نیمانە بڕۆ بێ لەم دوو مانگە یەکجار ئاومان بووە هەر ئاوە کرد هەموو مناڵەکان نەخۆشە لە ماڵەوە کەوتین. ئێتی تەجار چونتە لای میراوەکە شکاتمان کردە ئیسیفادەی بۆمان بەرنانەوە ماڵەکان ئەم دیمان دوو ماڵ هەیەی سێ ماڵ نیەتی. دابینکردنی ئاوی خواردنەوە و دابشکردنی بەسەر هاوڵاتیاندا لە چوارچێوەی شارەوانی سلێمانی ئەم بەڕێوبەرایەتیە لی بەرپرسیارە کە ئەویش بەڕێوبەرایەتی ئاوی سلێمانیە کە بەڕێوبەرەکەی فەرهاد محەممەد لە هەر کات و ساتێکدا ئامادەیە گوێ لە داواکاری هاوڵاتیان بگرێت زوو بە زوو کەناڵەکانی ڕاگەاندن کێشەی هاوڵاتیانی ڕوبەڕوو دەکەنەوە لە هەندێک کێشەدا زوو بە زوو چارەسەریان دەکات و لە هەندێکی تریشیاندا هۆکارەکەی دەگەڕێنێتەوە بۆ گرفتی بڕانی تەزووی کارەبا و گرتنەوەی ئاوی دوکان و جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکانی بەڕێوبەرایەتەکەیان. هەر وەکو چۆن پێشتر کێشەی ئاویان نەبووە یان بڵین زۆر کەم بووە ئێمە بەردەوام ئەبین لەسەر تایمانی ئەو قفلانە و متابعکردنی میراوەکە بۆ ئەوەی بە باشی ئاویان بەسەرەوە و هەچ هاوڵاتێکیش ئەگەر شوێنە بەرز بێ ینی بڵین بەهۆی ئەم و چەند مانگە ئەم مانگەمان ماوە کەوان بێ ئەتوانی بەتانکەر ئەویان بۆ بەرین بۆ ئەوەی کێشەکان بەحڵکە. سکاڵا و داواکاری و ناڕەزایی و عەریزە دیوی یەکەمی داواکردنی هاوڵاتیانە بۆ لایەنە پەیوەندیدارەکان تا چارەسەری کێشەکانیان بۆ بکرێت بەڵام دیوی دووهەمی سەکۆی هاوڵاتیان کەناڵەکانی ڕاگەیاندنن بۆ گەیاندنی دەنگیان بە لایەنە پەیوەندیدارەکان زۆرترین کات کەناڵەکانی ڕاگەیاندن ڕۆڵی کاران لە چارەسەرکردنی کێشەکاندا هەبووە. ئێمە بەڕاستی من ئەمێ ئەوە بڵێم ئێمە کە ئەچین بە دوواداچوونەکەین بۆ ئەو کێشانەی هاوڵاتیان وەکو مزایەدەیەک ئەو کێشانە ناخینە ڕوو بەڵکو ئێمە بە دوای چارەسەرا ئەگەڕین بۆیان ئێمە پەیوەندی ئەەکەین بەلایانی پەیوەندیدارەوە ئەمەش تەنها بە یەک راپۆرتە هەواڵ زۆر جار کۆتایی پێنایەت ئێمە هاوڵاتیان بدوێنین دواتر لایەنی پەیوەندیداریش و تەنها لە شاشەکەیا بخینە ڕوو بەڵکو ئێمە چەنەها جار لە ڕێی هاوڕێکانمانەوە لایەنی پەیوەندیدار ئەدوێنینەوە بۆ ئەوی بزانین ئەوەی کە ئێمە خستومانەتە ڕوو تا چەند ئەوانی کە وعدیان بە ئێمەیاوە کە کێشەکانیان چارەسەرکەن بۆیان چارەسەر کراوە. ئەم ڕۆژنامەنووسانەی لەم ژوورەدا دانیشتوون بەشێکن لە پەیامنێرانی سەتەلایتی گەلی کوردستان. سەتەلایتی گەلی کوردستان وەک هەمیشە سەرچاوەی زانیاری نوێ بۆ هاوڵاتیان ئێوەش دەتوانن لە پاڵ گەیاندنی کێشەکانتان سەتەلایتی گەلی کوردستان بکەنە سەرچاوەی یەکەمی هەواڵ و زانیاریەکانتان. عومەر کەریم، سەتەلایتی گەلی کوردستان، سلێمانی.